ئەزانم پارەکە چەندە نامەوێت ڕقم بەم چونکە بۆ حکومەتێرم لێرە لە بەردەم بانکی باخان لە سلێمانی تووڕەیی جێگای بێدەنگی گرتوێتەوە 9100 پێشمەرگی کەم ئەندامبووی سەنگەر کە دوێنێ بۆ خاک قوربانیاندا ئەمڕۆ لە پێناو چارەنووسی شایستەدارەیەکانیاندا ڕیزیان بەستووە بەڵام نەک بۆ وەرگرتنی بەڵکو بۆ ڕەتکردنەوەی ئەوان دەڵێن تا موچەی مانگی دەوەرنەگرین دەست بۆ موچەی مانگ یەنگ نابین مانگی دا موچەکەمان بۆ هات نەیان داینەوتیان لەگەڵ مانگی داوتمان کاکە بمانەنێ ئەم پارەیە ئەخورێت نەیان داینەوە حاصل کەوتە مانگی یەک مانگی یەکیش ئەوە وەسعەکەمانە کە نامان دەنێ یعنی باشە حکومەتێرم تۆ مانگانە موچەکەیەت قایمەکە ئەنێری موچەکە وەرئەگری بۆ نامان دەیتێ ئێمان نەرەکە کە ئێمە ماڵ و مناڵمان احتیاجە و پێویستی پێێتی باشە بەس ئەوەندە ئەڵێم نەک هەر حکومەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەموو لایەنە سیاسیەکان سکرتێری گشتی هەموو لایەنە سیاسیەکان ئایا ماڵ و مناڵیان پارەیان نێنێ لیان قوبوڵەکەن ئەوان وەک ئێمەن ئەوان وەک ئێمەن بەس بۆ ئەوە نەبەوان ئەڵم وڵا هەروە چاوەڕێمانی دە و مانی یەکەکەین کەم باسام بچەنەمان بەنێ ئێتەوە مشکلەکانمان هەرەوەیە بەدە تاکومانی دەژوە نەگری موچەمانی یەک بەرناگیرە ئەمڕۆ موچەتان وەرنەگرێت نەخێر بەمان نەگرتۆستا قەیرانەکە لەونبوونی 36 ملیار دیناردا چڕبۆتەوە لە کاتێکدا تێچی مانگانی ئەم توێژە 12 ملیار دینار و موچەکانیان لە نێوان 900,000 دینار بۆ 3,500,000 دیناردایە ئێستا لە نێوان بێنەوبەردەی هەولێر و بەغدا 3 بۆ 7 مانگیان فەوتاوە کاکە ئێمە هەریەکە لە کەمەندامانە وایە 20 ساڵە 25 ساڵە کەمەندامە وەڵی شەوڕۆ لە ناڵایە وەڵی نەبووە نەدارە ئیوای تا قەسەم بەخوایە بۆ ئێرە قەرزەکە یعنی ئەیوای تا دەری کابراوەتی پارەی عادی پێ نێ بچێ بۆ عیادە ئیوای تا خێزانی نەخۆشی خەسخانەی وایە سەم خۆم خێزام نەخۆش خەسخانەی وایە کاکە چوار عملیاتم بۆ نووسرا وەڵی پارەم پێ نێ بچم بیکەم ئەڵێ تۆپەی سمت و فەقەرەی پشت و ئەژنەوە بگۆڕە دوو دەفتەری تێچێ بەچی هەر دەستیان بەسەراگرتوانەوە بەدەستیان قەز نامانەنە ئینا بەغا سەرفی کردووە کاکە 950 ملیار هاتووە 950 ملیار هاتووە بۆ هەموو چین و تێژەکانە هێگەی ماڵی دە هاتووە عینی شت یعنی ئەمما ماڵی دە زیاترە ئەم دوێنێوانێ سوێن بەخوای گەورە مناڵەکەم شیرە خۆرەیە 3 مانگە پارەی قوتووە شیرم پێ نییە قەسەم بەخوا کاک قوبات کاک باڤێڵ کاک مەسرور کاک هەر هەمیە هەموو کاکەکان تۆ مناڵەکە بێ شیر بێ پێم نییە سوێن بەخوای گەورەوەم پێ کرێچیم 3 کرێ خانوم لەلایەن لەگەڵ 170,000 ئاو کارەبە کابرا دەرمەکە لە دوێن و ئینزاری کردو مناڵەکەم شیرە خۆرەیە 3 مانگە بڕۆ وەرە ماڵەکەم سیر ئەم گرتبوونەوەیە تەنها داواکاریەکی دارایی نییە بەڵکو هاواری شکۆ و مافە کەمەندامانی سەنگەر و خانەنشینانی سەربازی سوورن لەسەر بایکۆتی موچەی مانگی ڕابردویان تا ئەو کاتەی مانگە فەوتاوەکان دەگەڕدرێنەوە ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی